کەمبارانی و وشکە ساڵی زیانێکی گەورەیان بە جوتیاران گەیاندووە. ئەحمەد عەبدوڕەحمان بە نێو کێڵگەبی ئاو بەرووبوومە لە ناوچووەکەیدا دەسوڕێتەوە. ئەو هەرچەندە ڕەنجی ئەم ساڵی بە فیڕۆ چووە، بەڵام ترسی زیاتری لە بەردەوامبوونی وشکە ساڵی هەیە. پار ئەمەمانە گشت کردە شامی، ئەوە شامی وشکۆ بوو، بەخوا چوار برای یەکی بەنینێ مەسروفمان کردە. دوای شامیەکە سوێن بەخوا کردمانە لۆبێ وشکۆ بوو پارەکە، ئەوشە کوڕەکان دامەست کوڕەکەەوە. دوای لۆبێ وشکۆ بووە کردمە خەلە، سوێن بەخواوە خەلەکەی خۆتان بیناتان درەومان نەکرد. ئەمساڵ عێراق و هەرێمی کوردستانیش تووشی گرفتی گەورەی کەماوی بوون، بە تایبەت دوای بەنداو دروستکردنی ئێران و تورکیا لەسەر سەرچاواویەکان و گلدانەوەی ئاو بۆ نێو وڵاتەکانیان. جیاوازی هەیە لە نێوان ئێران و لە نێوان تورکیا. ئێران خۆی کێشەی ئاوی هەیە، ژمارەی دانیشتوان لەوێ زیاد بووە، گەشەی کشت و کاڵ لەوێ زۆر زیادی کردووە، گەشەی پیشەسازی زۆر گەشەی کردووە لەوێ. لەبەرەوە خۆی پێویستی بە ئاوە، لەبەرەوە بە دڵنیایەوە ناچارە ئاوەکە ببڕێت. ئەوەی تورکیا من پێم وانە مەسەلەکە هەر تەنها گەشەی دانیشتوان بێت، چونکە تورکیا یەکێکە لە وڵاتانەی کە فایزی ئاوی هەیە، نەک کەمی ئاوی هەیە. بێبارانی و وشکە ساڵی تەنها زیانی بە کێڵگە کوشت و کاڵی و سەرچاواویەکان نەگەیاندووە، بەڵکو بووەتە هۆی نەمانی پوش و لەوەڕگا و زیان گەیشتن بە ئاژەڵدارەکانیش. دەست ناکەوێت ترسی گەورەی جوتیارەکان کەمبوونەوەی زیاتری ئاوە. ساڵ لە ساڵ بێت ئاوەکە داوەزی و ئێمەش تێر ئاو ناخۆ کە تێراوی نەخوار وشکەوێت و ئاوی گەرەکەی بۆ شوێن بێژی بۆ پێداچ چەندێکی حەد خۆی هەیە، ئەبێت تێریکەی تێرینەکەی ڕشەکانی وشکەوێت کەمەکەمە زعیفەوێت، تێگە وەکو کلێ بۆ دۆ زعیفێ ڕشەکانی ئاوی گەرەکە ئاوی دێن و ئاو کفایەتی نادەوە ماتۆڕایدناوی ماتۆری بەش ناکە تۆ زەبانزین تێخێنەخێنە هێشتا کوژێتەوە کوژیا و ئاوی نادەوەنەتان بینات تاگەشی تاگەشتی وشکەوەتەوە. گەر لەم ساڵدا ڕێژەی پێویست باران نەبارێت و کەم ئاوی و وشکە ساڵی بەردەوامی هەبێت، ڕەنگە گرفتی کەماوی قوڵتر ببێتەوە، گرفت بۆ سەرچاوەکانی ئاوی خواردنەوەش دروست ببێت. دڵشادن وارە دەنگی ئەمریکا گەرمیان.